لە ئەمستەردام مامۆستایە کوڕێکێ بێ کوڕەکەی هەموو بڵێن جومعانێک ئەچن کتێبە بن ڕێگەی بەرەو بەهەشت بە ناوی کتێبەکە بە زمانی خۆیان ئەیبەن تەوزیعیەکەن. ڕۆژێکی زۆر سەرما کوڕەکە خۆیە گۆڕێ باوکە با بڕۆین. کوڕم بۆ کوێ؟ وەڵا با بچین کتێب تەوزیعکەین. وەرە بەم سەرما ڕقەبینەوە بە خاتری خوا. ئەخ باوکە ڕەنگە کەسێک هەبێ پێویستی پێی بێ. وتی باشە ئەگەر تۆش نایی منە چوو. ئەڕوا. کوڕا ئەڕوا کە ئەڕوا کتێبەکانی پێ لەو سەرجادێ ئیتر چەندی ئەتوانێت تەوزیعەکە سادە و هەر لە دوورە و ماڵێکی ژەمی ئەبینێ کتێبێکی پێمێنێ ئەڵێ بەخوای بم بۆ بێ. ئەچێ زۆر لە دەرگایە تا پاش ماوەیەکی زۆر ژنێکی لە تەمەنە ئەیکاتەوە. کە ئەیکاتەوە فەرمو چی دەوێ؟ ئەڵێ وەڵا ئەم کتێبم پێما بوو دیارە خوا خێری تۆیەوێ حەزم کرد بێنم بیام بە تۆ. سوپاسێکە و ئافرەتەکە کە ئەچێ سەیرەکە دوای هەفتەیەک یە بۆ مەرکەزی ئیسلامەکە کە عینوانی لەسەر بەرجی کتێبەکەی. ئەڵێ ئێوە فریشتەیەکتان نارد. من لە قاتی سەرەوە خەریک بووم خۆم ئینتیحارە کرد کە چەند مانگێکە مێردەکەم مردووە تووشی کەئابە بووم. بەڵام ئەم کوڕاهات ئەم مناڵە هات لە دەرگایە خەریک بوو نەشیکەمەوە بەس ئەمەنە ئیلحاحی کرد وتم با بچم بزانم چییە بەتەما بووم ئەو کات و ساتە خۆم بکوژم. کە هات ئەو کتێبە یامێ بۆ مای هیدایەتم هاتووم سوپاسام کرد. باوکە لە خۆشییا باوەشی کرد بە کوڕەکەیە کە بووە هۆی ڕزگارکردنی ئافرەتێک لە زەلالەت و گومڕایی و لە خۆ کوشتن. خەڵک تینووە بەڵام ئایا من و تۆ وەکو پێویست بەرنامەمان هەیە ئەم ئاینە پیرۆزە بگەێنین یان نە؟ ئەوە مەسەلەیەکی زۆر مهمە. بەڕاستی ئینسان کە سەیری ئەم نموناناکە تەریقە بێتەوە کە بەڕاستی ئێمە هیچمان نەکردو بۆ خۆ.